بەڵێ باش مامۆستا باشی گیان تەشەکر سپاس دەکەم مامۆستا یەشێتی زانایە ناوە نییە مامۆستا ئەلۆ کورە هەرمی عیبا هەڵگرە کورە عیبا ئەگرە شەرمکە وڵاتە بە لە ڕووی ئاینی بەڕێوە دەبی وەڵاقاتەش سپۆرتیش لەبەرە مامۆستا لە پشت لە وەتسافی ئەلۆ بەرێ مامۆستا چۆنی تەشەکر سوپاس ئەی باشە بۆ قەپات دەکەی شەوەکەم خراپە ئەمەکە گیان سپاس دەکەم مامۆستا ئەوی گفت فتوایەکتان دەکردێکە ئەگەر حکوومەت معاش پێ نەدرێ دەبی مۆزەف بەرگە بگری ناوەڵا فتوای وە نەدراوە ئەی بەناوی گۆل لێدوانرا بۆ ڕوونکردنەوە نادەی نەخێر ئەها ئێمە هیچ فتوایەک بۆ شێوەی نەدرا هەر فتوایەک لەناو کلێشەیەکێتی زانایان نەبی مۆری ڕسمی پێوە نەبی بڕواری دەرچوون و ژمارەی فتوای پێوە نەبی ئەو بە فتوا ژمار ناکرێت ئەوی ڕێی چیە لەسەر ئەوەی حکوومەت 4 مانگە معاشی خەڵک نادا ئەزام ئەو پرسیارت کردە یەکێتی زانایان فتوای لەو زۆرەی نەداوە باشە گیانی باشە بەس قەپات مەکەت خۆ یەک دقا الحکم لله دۆی دەکەینەوە وەکو دەبی 1000 فتوای دەدا لەسە 1000 شیلۆ لە سۆی نادا قەپات دەکە عیبە باشە خۆ نوێنەری ئاینی لە هەموو کوردستان کو دەبی مامۆستا الحکم لله وەڵاقاتش سپۆرت لەبەرە مامۆستا ئەوها جوانتری کاتێکی خۆش